ئامانجمان لەکردنەوەی ناوەندی ڕۆشنبیری زین بۆ زیاتر بەرەو پێشبردننی جووتنەوەی ڕۆشنبیری ئافرەتانی کوردستانە بۆ زیاتر کاراکردنی ڕۆڵی تەواوی ئافرەتانی کوردستان لە هەموو توێژەکانی ئاکادمی نووسەر ڕۆشنبیر هونەرمەند و ئافرەتانی چالاکبان لە هەموو بوارەکاندایە. پێم باشە ئەم نەوەندانە لە سنوور و قەزەکان بکرێنەوە بۆ ئەوەی بەهرەکانیان دەربخەن و ڕوشنبیری خۆیان دەربکەن لە ڕوشنبیریشیانەوە زیاتر بەرەو پێچوون بڕواتن و هیوادارم ئەو ناوەندانە بێژگە لە هەولێر لە پارێزگا هەولێر لە نەحیە و قەزەکانیش بکرێتەوە. بە خۆڕاگری ئەم دایکەیە بینی دەتەوێت مان بەهێزی دەکەن لە چاوی حزب ڕوون دەکەن شتی پێویستە بۆیە من دەستخۆشیان بە بەشداری زیاتر لە 30 هونەرمەندی هەرێمی کوردستان و عێراق ئەم بە بڵێن پێشەنگایە کراوەتەوە کە لەژێر ناونیشانی گرتەیەک لە نیشتیمان. بە 5 چیرۆک لەم پێشەنگایە بەشدار بووم بە ئەنفال قارەمانەکەی عایشە ڕوبە هەنار کۆڵبەران دێوانەکەی کفری 5 چیرۆکی زۆر جوان و 5 فۆتۆی زۆر تایبەتی شازی هەموو ناوچەکانی کوردستانم نمایش کرد لێرە توانیم لە ڕێی فۆتۆکانمەوە کولتور و کاڵچەرە کوردیەکانی کوردستان پیشانی هەموو ئەو فۆتۆگرافەرە عەرەبانە و بینەرانی خۆشەویست بم. لەدا بەشە دو سیارێ بینە بە شێوازە چیستاندا ڕێکوپێک سیارە بێ ئێمە وەکوونەوەندی ئافرەتانی غەلیفان سەر بە ئەنجومەنی سۆران یەکێتی ئافرەتانی کوردستان هەستان بەکردنەوەی خولێکی شۆفێری بۆ ژمارەیەک ئافرەتی شارۆچکەکەمان بە هاوکاری ئەنجومەنی سۆران و بەڕێوەبەراتی هاتوچۆی سۆران و ئامانجمان لەکردنەوەی ئەم خولە هەنداری ئافرەتانە بۆ فێربوونی شۆفێری کە یەکێکە لە ڕۆتینەکانی ژانی ڕۆژانەمان. سپاسی ناوەندی غەلیفانەکەم کە هەستاوە بۆم خوڵی شوفێری بۆ ئافرەتان منیش وەکو ئافرەتێک حەزم کرد لەم خوڵەدا بەشداری بکەم بۆی کە پێویستە ئافرەتانیش بتوانن فێری شوفێری بن و بۆی کارەکانی خۆیان ڕاپەڕێن و کارەکانی خۆیان جێبەجێ بکەن.